هەموو ئەمانە پێمانەڵێن کە بەگشتی ئاسایشی خۆراک لە سەرانسەر گیانان لە مەترسیایە، واتە ئاسایشێکی سقامگیر نییە. ئەوە تا لە تورکیا کە دراوسەی عێراق و هەرێمی کوردستانە ڕێژە هەڵاوسان لە ئاستێکدایە کە خەڵکەکەی هەمووی لە نیگەرانیان و لە مەترسیان. بە هەمان شێوە ئێران هەمان کێشەی هەیە، وڵاتانی گیان ئەمانە هەمویان ئەگەڕێنەوە بۆ ئەو ناسەقامگیری کە لە ئاسایشی خۆراکە هەیە. بۆیە بە گرنگی دەزانین کە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر تەڵعەت محەممەد شارەزای ئاسایشی خۆراک شرۆڤ بکەین و باسی بکەین. دکتۆرم کاتت باش بەخێر هاتی. ئەوەی بینیمان لە وڵاتانی دراوسێ بەرزی ڕێژەی هەڵاوسان لە تورکیا بینیمان، لە ئێرانیش هەمان شێوەیە. ئەمانە هەمویان چ کاریگەریەکیانە بێت لەسەر ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان، با ئەمەبی بەستینەوە بە هەرێمی کوردستانیشەوە. ئایا ئەکرێ بڵین ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستانیش هەمان مەترسی لەسرە؟ کاتی باسی ئاسایش خۆراک دەکەین تەمان ئەرچی یەکەی سیاسی هەوڵاتێکدا خۆراک بۆ هاوڵاتی خۆی دابین بکاتن. کاتی باسی دەوڵەتەکانی هاوسێ خۆمانیش دەکەین کە کاتی دەڵێن بەرزبوونەوەی نرخی خۆراک، طبعا نرخی خۆراک هەلبزین و دابەزین تێدا هەیە. مانگانەش منەظەمەی فاودا راپۆرتی خۆی دەداتن لەسەر هەڵۆستان بە تایبەتی نرخی خۆراک لەسەر ئاستی جیهاندا بە شێوەیەکی گشتی. ئەگە بەراورد بکەین لەگەڵ ساڵی 2000 و ئێستا 22 ساڵین، ئەگە بەراورد بکەین لەگە ساڵی 2022 نرخی خۆراک لەسەر ئاستی جیهان کەم بۆتەوە، ینی بە ڕێژەیەک 13.7 کەم بۆتەوە. بەڵام لە وڵاتێک بۆ وڵاتێکی فەرق و جیاوازەیە. کاتی باسی ئێران دەکەین کە کاتی باسی تورکیا دەکەین بۆ نرخی خۆراک بە تایبەتی لەسەر ئاستی ئەو وڵاتانەدا بەرز بۆتەوە. هۆکارەکە دەگرێتەوە بۆ نرخی دۆلار بەرز بۆتەوە لەلایەندا، تەسیراتی خۆیە. تەماشا دەکەین ئیدی دراویان هاڕیوە بەرامبەر دۆلاردا، ئەمەش وا دەکاتن هەڵەوسان بەرز بێتەوە وڵاتاندا. بە تایبەتی تەسیراتی هەیە نەلێ لە کاڵای خۆراکدا، تەسیراتی هەیە لەسەر هەموو ئەو کاڵایەکانی کە تاکە چی بە تایبەتی تورکیا ئێرانی دەیکڕێتم. طبعا کاتی دەڵێن نرخی خۆراکدا لەسەر ئاستی ئەو وڵاتانە بەرز بێتەوە، تەسیراتی هەیە بۆ هەرێمی کوردستان. کە کاتی مەدۆڕۆین بۆ عەلوێی هەولێرە تەماشا دەکەین هاوردەکردنی بەروومەکانی کشت و کاڵی بە تایبەتی خۆراک و بەروومەکانی تریشدا کە ئەوی پێویستە بە خۆراکدا لە وڵاتانە ئیدی هاورد دەکەین بۆ هەرێمی کوردستاندا. حتما بەرزبوونەوەی نرخی خۆراک لەسەر ئاستی ئەو دەوڵەتانی هاوسێ خۆمانن تەسیراتی ڕاستەوخۆی هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان وا دەکاتن نرخی خۆراکیش بەرز بێتەوە. بەڵام ئیدی بەس هەرێمی کوردستانیش ئیدی پشت بە ئێران نابەستێتن بۆ دابینکردنی خۆراکرا، پشت بە وڵاتانی جیاجار دەبەستی، لەوانە هەند دەبەستیتێن، لەوانە ئیدی ڤێتنام دەبەستیتێن. عێراق بە شێوەیەکی گشتی کاتی باسی پشلەی خۆراک دەکەین. عێراق ئایا منشئەکانی هاوردەکردنی برنج یان شەکر لە بەرازیل هاوردە دەکرێتن، برنج لە ڤێتنام هاوردە دەکرێت، هەندزاران ئیدی لە وڵاتانی جیاجیا هاوردە دەکرێتن. ئەمەش تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوی کە گوتمان ئیدی نرخی خۆراک بە شێوەیەکی گشتی ڕاستە بەرز بۆتەوە، بە تایبەتی نرخی گۆشت نانی زیاتر نانی ئیدی نرخەکانی بەرز بۆتەوە، چ لە هەرێمی کوردستان و چ لە دەوڵەتەکانی هاوسێ خۆماندا. تەماشا دەکەین لە سعودیە بەرز بۆتەوە، لە مصر بەرز بۆتەوە، ئێستا لە تونس بەرز بۆتەوە، لە ئیمارات بەرز بۆتەوە. ئەمە شوکارێکی سەرەکیە، یعنی دانیشتوان لەسەر ئاستی جیهان زیاد دەبێتن. ئەگە تەماشای دانیشتوانی جیهان بکە 1.1 زیادەی معنای ئیدی 11,000 بۆ ملیۆنێک زیاد دەبێتن، بۆ 1 ملیار 11 ملیۆن زیاد دەبێتن. ئێمە هەستا 8 ملیار کوشتێکین تقریبا 9 ملیۆن زیاد دەبێتن. دێننا ئەو گۆڕەپانە پێویستیان بە خواست و پێویستیان بە خواراکە. ئەو کاتی تەماشا دەکەین خستنە ڕووی عەرزەکەیدا کەمترە لە داواکاری دەکەیدا. ئەوش تەسیلاتی خۆیە بۆ ئەوی کە نرخی خۆراک لەسەر ئاستی جیهان بەرز بێتەوە. دکتۆر تەڵعەت لە لایەکی دیکەشەوە هۆکارێکی دیکە هەیە کە ئێوە خۆتان شارەزان هەیە و ئەزانن، ئەویش گرژی و ئاڵۆزیەکانی دەریای ناوەڕاستە کە ئەمە مامەڵەیەکی گەورەی هاوردە و هەناردەی کاڵای تیاکرێت کە ئەمە کاریگەری گەورەی هەیە لەسەر ئاسایشی خۆراک. ڕێکخراوی فاویش بڵاوی کردوتەوە کە کاریگەریەکانی چۆنە بە تایبەت لە ساسی هاتوچووی کە شتێکان کەمی کردووە. کاتی باسی مڵیقی بابلگەرووی بابلمەندەب دەکەین تقریبا 12 بازرگانی جیهان لەو ڕێڕەوە دەڕواتن. ئەمڕۆ ئیدی حوتیەکان گوتیان دەبێتن يعني دخول السفن يجب أن يكون بتصريح الحوثيين، يعني كاتي بابورك داخل دبت بو آوي يمنكان آوي هريميكا لباب قروي باب المندم دشت البحر الأحمر لا دبي تصريحاتي بداتين كأوكاتي دي داخل بتن يعني أجداري حوثي كم كات أوكاتي داخل دبتم استلس أستي جهان دا 24,000 بابور من هي روي خوان غوريا
تەماشا دەکەین دەستە ڕأس ڕجال ساڵح ئەو کاتی تقریبا 11,000 کیلومتر دوورە بەدەر لەوەشدا ماوەکەی تقریبا 35 تا 40 ڕۆژان تێچووی زیاتر دەبێتن ئەو کاتی گازوایی زیاتر سەر دەکات و بیمەی بە تایبەتی پاپۆرەکانی زیاد دەبێت ئەوە هەموو تەسیراتی هەیە لەسەر چی لەسەر نرخی خۆراک لەسەر ئاستی جیهانیان نرخی هەر کاڵایەک لە کاڵایەکانی لەسەر ئاستی جیهاندا نرخی سیاران نرخی بە تایبەتی ئیدی ئەو کەستانەی کە ناومال لەسەر ئاستی جیهان بە تایبەتی کە کاتی دەڵێن ئیدی گەڕووی بە تایبەتی بابلمەندەبدا تقریبا زۆر نێزیک دەکاتەوە ماوەی بە تایبەتی لە نێوان بازرگانی جنوبی شەرقی ئاسیا لەگەچی لەگەڵ وڵاتانی جنوبی ئەوروپا و لە شمالی ئەفریقیا و لەگەڵ غەربی ئاسیا ئەمەش تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوی گوتمان 112 ڕێوڕەوی بە تایبەتی بازرگانی لەو ڕێوڕەوی دەستن بەدەر لەوەشدا نەوتیش بە تایبەتی ئیدی وڵاتانی کاریگەری هەیە لەسەر نرخی نەوت لەسەر جا دکتۆر هەر بۆ پاڵپشتی قسەکانی تۆ سەبابەتێکمان ئامادەیە لەسەرەوەی کە چەندێک کاریگەری ئەو گرژی و ئالۆزیانە لە داریای ناوەڕاست لەسەر ئاسایشی خۆراکەیە بە تایبەت لەسەر و ئامارانش کە ڕێکخراوی فاو بڵاوی کردوتەوە بەیەکەوە بینەریە بین.